کلیپێکە کە بڵاو کرێتەکەم جار لە دوای نەمانی عتا چاوشین خۆی بەداخەوە خۆیڵە گەر ئەمر باقی بێوەشی تیا لە ڤیددیوکە بەم زوانم کلیپەمە بینین بەس خۆی نەیبینی ئێمە ئاواتەکەیمان هێنایدی بە هاوکاری کۆمەڵی خەڵکی دڵسۆز لەوانە کۆمەلگەی پەروەردەی ماگرێت شخصی دکتۆر تاها ڕەسوڵ و ناوەندی ئارۆ کە خۆی خاوەنی بەرهەمەکەی ناوەندی بڵاوکردنەوەی ئارۆ ئەوان سپۆنسەری بەرهەمەکەیان کردبوو و تۆمارکردن دکتۆر تاهاش کلیپەکەی بۆ سپۆنسەر کردەوە سواسی وەڵی تایتانیکەکەین کە ئێرەیان پێبەخشین و ئێمەژە کۆ ڕادیۆی گەڕیان ئیش و کاری بەڕێوەبردننی مەراسیمەکە بەڕێوە بین ئەمە دیارە ئاوازێکی تازی ئەتا چاوشین ئاوا زۆنراوی خۆیەتی مۆسیقای مامۆستا ڕێباز قاسمە ویستمانەوە پەیامەکە ئەتا چاوشینیە ئاواتەکەی بۆ بهێنینەدی